ئێستا نزیکەی 800,000 کرێچی لە سەرتاسەری یاریمی کوردستان هەیە کە خاوەن خانووی خۆیان نین. حکوومەت لە ماوەی ڕابردوو ڕایگەیاند زەوی نیشتەجێبوون دەدات بە کرێچیان بۆ ئەوەی ببن بە خاوەنیەکەی نیشتەجێبوون. پێشووتریش ئەو خەڵکەی کرێچیە فۆرمی کرێچێتیان لە کۆمەڵی داکۆچیکردن لە مافی کرێنشینان پڕ کردوتەوە. سەرۆکی کۆمەڵەکە دەڵێت ئەم جارە بڕوای تەواومان هەیە کە حکوومەت زەوی بەسەر کرێنشینان دابەش بکات. بە پێ زانیاریەکانی ئێمە تەواو نووسراوەکە کراوەکە بۆ مافقەت بێ لە ئەنجومەنی وەزیران گەشتبینم بەوەی لەبەر ئەوەی خۆشمان لەگەر وەزارەت چارەوانی دانیشتینە و بەڕێزیان پێڕاگەیاندین ئێمە خەریکی داڵتە ئامەرەکان تەسفێمان کرد و کۆمەڵە و هەموو سەرجەم وەزارەتەکانیش کە کرێنشینەکانی مستەحەقبی و خاڵبەندەکان بیانگرێتەوە ئێمە زەویان بۆ تەرخان دەکەین. ئێمە وەکو کۆمەڵە گەشتبینی لە پێدانی زەوی بۆ ئەو کرێنشینانە زە چه هاوڵاتی بێ فەرمانبەر هەمچنی کێشەکان بێ. وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان کە ڕاست پێردراوە بۆ دیاریکردنی زەوی بۆ کرێچیەکان ئێستا دەستی کردووە بە جیاکردنەوەی فۆرمی ئەو کەسانی کە شایستەی وەرگرتنی زەوین. وتەبێژی حکوومەتی هەرێمیش دەڵێت هەر کەسێک شایستە بێت حکوومەت زەوی پێدەدات. ئێستا وەزارەتی شارەوانی خەریکە پێداچونەوەی بکاتن و بە تەزبیتکردنی ئەو خەڵکانەی کە مافیان هەیە کە زەوی وەربگرن ئیتر بە پێی ئەو ڕێنمایانەی کە لە بۆی دادەڕێژرێتن و بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران دواتر ئیتر هیوادارین کە ئەوەش بکەوتە بواری جێبەجێکردن. بەڵام لێرە بێگومان دەبی ڕێنمایەکان زۆر ڕوون و وازەح بن کە چێ سوودمەند دەبیتن لەو دابەشکردنە. ئەوەش بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران یاخود خودی وەزارەتی شاروانی کە ڕێنمایەکان دابین دەکات. ئێستا لە هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی دارایی حکوومەت ناتوانێت موچەی تەواوی فەرمانبەران لە کاتی خۆی دابەش بکات. لەگەڵ ئەوەی ژمارەیەکی ئێجگار زۆری کرێچیش لە هەرێمی کوردستان هەیە کە داهاتیان تەنیا بەشی کرێ خانوویان دەکات. بۆیە حکوومەت دەوێت لە ڕێگەی دابەشکردنی زەوی ئەو بارگرانیەی کە ئێستا لە سەرشانی کرێچیانی کوردستان هەیە کەمی بکاتەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.